حەڵاڵ نییە بۆتان، واتە حرامە میراتی خوشکەکەتان بخۆن، میراتی پورتان بخۆن، میراتی خاڵە و مامەتان و براکانتان بخۆن. حەڵاڵ نییە. دەیەها و سەتەها جار باسمان کردو. ئەی ئەو کەسەی میراتی خوشکت خواردووە بە بەڵگەی ئەوەی نابێ ئافرەت وەریگرێ، لە خوا بترسە. ئەو عەرزەی کە لە باوکتەوە بۆ تۆ ماوەتەوەش تاپۆ بێ یا تاپۆ نەبێ، مادەم بۆ تۆ حەڵاڵ بێ، بۆ خوشکەکەش حەڵاڵە، بۆ پورەکەیشت حەڵاڵە، بۆ خاڵۆکەش و مامەکەشت حەڵاڵە. ئاگاداری خۆت بە لە خوا بترسە. بۆیە ناڕەحەتیان مەکەن. خوشکەکەم تۆ ئەوەنە پارەت ئەکەوێ ئەتەوێ بدەمێ، نابێ بڵێ ئەتەوێ، شتیوان نییە. پارەکەی بۆ بەرەوی خە دەستێ، ئەمە حەقی خۆتە و تۆش باوکو دایکی تۆش بۆ چۆن باوکو دایکی منە، ئەمە حەق و مافی خۆتە و من نامەوێت دیینارێکی من نییە، پەیوەندی بە منیشەوە نییە. ئەی بۆ ژنەکە ئەو خوشکەی تۆ ئەگەر 10,000 لای پیاوەکەی خۆی بێ 10,000 تەبیعەتی ئافرەت وایە بەعام، پیاوەکەی 10,000 لای قەرز کاڵ 10,000ەکەم بەرەوە. ئەی خێرە تۆ چەندەها پارە و دەفتەر و پارەی ئەخۆی ئەو لە ڕوو داماوە. ئەگینا ئەو 10,000 لە پیاوەکەی خۆش نابێ، جاری وایە 50,000 لە پیاوەکەی خۆش نابێ، معقولە چەندەها وەرەقە و دەفتەر لە تۆ خۆش بێ؟ لە خوا بترسن. ئەتەوێ پارەگە دەمێ نە بیخە بەردەستی جێ بێڵە، بە پیاوەکەی بڵێ، بە مناڵەکان بڵێ ئەمە حەق و ماف و حەڵاڵی خۆتانە، خوا بۆتانی حەڵاڵ کردو. ئەگەر وانەکەی ئافرەتەکە لە ڕوو داماوە، حەیامە چێ پارە وەرگرم، دایکم قسەم پێکە، ئافرەتی وایە دایکی وایە ئەوەندە زاڵمە، ئەگەر خوشکێک میرات وەرگرێ ئەوەی ناشرین بێ پیانەڵێ چۆن دڵت هات پارە لە براکەت وەرگری، خوا حەڵاڵی کردووە، بۆ نە زاڵمی کوڕپەرستی. لە خوا بترسە دایکی بەڕێز. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه. ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا مەگەر لە دڵی دەرچێ. والله لە دڵی دەرناچێ، بەس لە ڕوو داماوە، لە تاو دایکی، لەبەر دایکی، قسەی دایکی، لەبەر حەیاچوون، لەبەر شەرمەزاری پارە وەرناگرێ. ئەگینا والله هیچ کەسێک پارە ڕەت ناکاتەوە کە حەڵاڵێکە خۆ حەڵاڵی کردووە. بۆیە لە خوا بترسن. لە قورئانی پیرۆزە لە سوورەتی نیساء خوای گەورە باسی میراتەکە، خوشک باسەکە، کچ باسەکە، دایک باسەکە، ئەمان هەمووی باس کراوە. ئەم جا دەفەرمێ ئەمە سنوورێکە خوا دایناوە، هەر کەسێک ئەم سنوورە ببەزێنێ بەشی ئەمانە نەدات کە خوشک و دایک و ئەمانەی تایە، کچی تایە، دەفەرمێ دەیخەمە ناو ئاگری جەهەنمەوە. ئیتر تۆ هەر بڵێ من نوێژەکەم، هەر بڵێ خوا غەفوور و ڕەحیمە، ئەیخەمە ناو ئاگرەوە و عەزابێکی سەری شۆڕەکەم بە عەزاب، سەر شۆڕی ئەەکەم. خوا دەفەرمێ واللهی ئەوەی میراتی خواردووە مردووە یازینووە نەیان گەڕانە بێتەوە، خوا وعدی داوە لە جەهەنەما سەر شۆڕیان کەت. ئەگەر سەتەها حەج و عومرەی کردی بێ 1 دیناری میراتی لە کۆڵ نەبۆتەوە. ئاگاداری خۆت لە خوا بترسە، تەقوای خوا بکە. ماڵی خوشکەکەت بۆ تۆ حەڵاڵ نییە و حەق و مافی خۆیەتی بیدە دەستێ و جێگای پڕکەرەوە بە ئیزنی خوا. با بۆ خۆی ناڕەحەتیەک جێگایەکی ناخۆشی خۆی پڕکاتەوە، ناڕەحەتێکی خۆی پێ پڕکاتەوە، پارەی تۆ نییە و حەڵاڵی تۆ نییە، عەرزەکەی داگیر مەکە. لە خوا بترسە. ئیتر زەراعیە یا تاپۆیە، مادەم هی تۆ بێ هی ئەویشە. تاپۆ 100 ساڵ نابێ پێیا بۆ خۆ. ئەی پێش تاپۆ چی هەبوو؟ خۆ تاپۆ شتێکی کۆن نییە. ئەی 1000 و ئەوەنە ساڵ لە ئیسلامە خۆ تاپۆ هەر نەبوو. ئەوەی هی باوکت بێ هی خوشکەکەشتە، هی تۆیە و هی خوشکەکەشتە. ئاگاداری ئەو خاڵە بێ. ئافرەتێک لە سەردەمی زوودا هەویری ئەشێلا، ئاوا هەویری ئەشێلا، خەریکی هەویر شێلان بوو. ئەوانە لە خوا ترس بوون، نەک من و تۆ. ئەم ئافرەتە هەواڵی بۆ هات، وتیان فڵان کەس پیاوەکەت مرد، پیاوەکەت مرد. سبحان الله، یەکسەر دەستی لە هەویرەکە هەڵگرت. ئەم ئافرەتە هەویری ئەشێلە کاتێکە هەواڵەکەی بۆ هات پیاوەکەت مرد، دەستی لە هەویرەکە هەڵگرت، وتی ئەم هەویرە شەریکمانەیە لەم هەویرەدا، بۆ وەرەسە. دایکێک 10 ساڵ 20 ساڵە پیاوەکەی مردووە ئافرەتێک، ئەم مناڵانەی هەندێکیانی مەحروم کردووە لەوەی خانۆکە نافرۆشیە، میراتێکە بەش ناکە. ئەمە زوڵمێکە دایکی بەڕێز.
ئەم ئافرەتە و دیوتی ئەم هەویرە شەریکمان هەیە وەرەسەمان هەیە مناڵەکەت احتیاجە ئیهمالت کردووە دوو مناڵ سێ مناڵ بەخۆی لێ ئێخوا و لەسەر خانۆکە دانیشتووە ئەو کەشی کردووەتەنی زەقەی چاوی دێ ئەمە حرامە تاوانە لە خوا بترسن پیاوەکەت مردووە میراتەکە بەشکن ئەوە حەڵاڵەکەیە با تووشی حرام نەبن